سڵاتان لە بتەوەم کاتتان باش لە ڕادیۆی شارە زۆرەوە بەرنامەی 222تان پێشکەشەکەم بە میواندەری مامۆستا مەنزەر کادیرگەتی نیشتیمانی کوردستان و بەرپرسی پێگاتەکانی هەڵەبجە مامۆستا سڵاو لەبێ سەلامت بی. ئەمڕۆ باس لە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراقیەکەین. دەمەوێت سەرەتا بە شێوکی گشتی بپرسم هەڵبژاردن چیە و بۆ دەبێت هەڵبژاردن بکرێت؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. دیارە پرۆسی هەڵبژاردن لە سیستمی سیاسی هەر وڵاتێکدا کە پەیڕەوی لە سیستمی دیموکراسی بکەن، هەڵبژاردن تاکە ئامرازە وەسیلەیە بۆ بەشداریکردنی هاوڵاتیان و گۆڕانکاری لە وڵاتە لە ڕووی سیاسی و ئیدارەدانەوە. واتە تاکە ئامرازێکە کە دەتوانرێ هاوڵاتیان بە مافەکانی خۆیان بگەن و لەو ڕێگەی و بەشداری پرۆسی سیاسی بکەن لە وڵاتدا و سەرجە مافەکانیان دەستەبەر بکەن. ئێمە لە عێراقدا کە باس لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەین، ئەزمونمان هەیە لەگەڵ سیستمی دیکتاتۆری و تاکڕەوی کە چ دەردەسەری ماڵوێرانێکی بۆ گەلانی عێراق و سەرجەم پێکاتەکانی عێراق هێنا کە لەسەر دەستی ڕژێمی سەدام کە قەدەغەکراوترین چەکی لەم شارە بەکارهێنا و پرۆسی ئەنفالی یەک بە دوایەک بەسەر گەلی کووردا هێنا و لە باشووریش بە هەمان شێوە لە نەتەوەی عەرەب بە تایبەتی لە مەزهەبی شیعە زۆرترین قوربانیان داوە لە سەردەسی ئەو ڕژێمە. بۆیە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام پرۆسی سیستمی سیاسی لە عێراقدا گۆڕانی بەسەر هاتواتە دەکری وڵاتەکان ئەوانەی کە پشتا و پشتن ئەو وڵاتانەی کەوا دیکتاتۆرن پەیڕەوی لە سیستمی هەڵبژاردن ناکەن، واتە باوەڕیان بەوە نییە هاوڵاتیان بەشداری لە پرۆسی سیاسی لە وڵاتدا بکەن. بەڵام عێراق لە دوای ڕوخانی ئەو ڕژێمە گۆڕانی گەورە لە پرۆسی سیاسیدا ڕوویدا و دوجاریش کە هەڵبژاردن لە 2006 کراوە پەرلەمانی کوردستان عێراق تەشکیل بوو و حکوومەت تەشکیل بوو و دوجاریش حکوومەتەکە حکوومەتێکی تەوافقی بوو، هەموو پێکاتەکانی عێراق توانیان واتە عێراق توانی لەو قۆناغەدا هەنگاوی گەورە و باش بنێت. بەڵام کێشەکان لە عێراقدا تا ئێستا کێشەی بەهۆی ئەو بارودۆخی پیا تێپەڕێ و پێکات جیاوازەکان لە عێراقدا وای کردووە کەوا کێشە سیاسیەکان زۆر جار لە پەرلەمان و لەو شوێنانە چارەسەری ڕیشەیان نەبێ، بۆی کێشەکان لەوە گەورەترن. بەڵام هەڵبژاردن دەتوانین بڵێن هیچ بەدیلێکی نیەواتە بەدیلی هەڵبژاردن تەنها هەڵبژاردنە تەنها تەوافقیە لە نێوان پێکاتەکاندا، ڕێزگرتنە لە مافی پێکاتەکان سەرجەم پێکاتەکان پێکاتەی وەکو نەتەوە بگرین یا وەک ئاینی و مەزهەبی بگرین کەواتە شوێنێکیشکەوا بتوانێت جێگەی حیوار و گفتوگو بێت، جێگەی ئەو بێتەوە کێشەکان لەو ناوندا چارەسەر بکرێت. پەرلەمانە کە دەتوانێت بە یاساکان هەڵبژاردنە کە هاوڵاتیان ڕاستەوخۆ بەشداری تێدا دەکەن دەتوانن لەوە بەپێ ئەو یاسانەی لەوە دەکرێن مافی سەرجەم پێکاتەکانی عێراق پارێزراو بێت. زۆر باشە. مامۆستا با بپرسم پرۆسەی هەڵبژاردن بۆ پێکاتەکان تا چەند گرنگە کە بتوان لە ڕێگەی یاسا و مافەکانی خۆیان بەدەست بهێنن؟ بێگومان بۆ هەموو شەریحەیەک گرنگە کەوا پێکاتەکان سەرجەم بەشداری بکەن لە پرۆسی سیاسیدا. دوورکەوتنەوە لە پرۆسی سیاسی مەترسی لەسەر ئەمن و ئاسایش و وڵات و ئیستقراری بەجێ دەهێڵێ، واتە دەبێتە هۆکارێک بۆ پاشاگەردانی بۆ متمانە دەبوون بەو دەسەڵات و بۆ پەرلەمانی کە لە وڵاتدا هەیە. بەڵام ئەگەر هەموو پێکاتەکان بەشداری بکەن و متمانیان بە پرۆسی سیاسی لە وڵاتدا هەبێ، بێگومان تەبایەک دروستەکە دەبێتە قۆناغێکی ڕاگزەر بۆ پێشکەوتنی وڵات. و لە عێراقیشدا 329 کورسی پەرلەمانی هەیە و لەو 329 کورسیە 9 کورسی دانرا بۆ پێکاتەکان، ئەوەش دەبێت وەک قۆناغێکی ڕاگوزەر سەر بکرێ. بەڕاستی عێراقیش وەک بگاتە ئاسی ئەو وڵاتانی کە دەنگدان لەسەر بنەمای نەتەوە و لەسەر بنەمای مەزهەب و ئاینەوانە نەبێت. بەڵام ئێستا ئەوە واقعی عێراقە کە پێویستەکە لە ڕووی یاسا و مافی پێکاتەکان پارێزراو بێ. ئەم نۆ کورسیش دەتوانین بڵێن هەنگاوێکی باشە بۆ بەشداری پێکاتەکان و مافیەکان. بەڵام من وە خۆم تێبینیەکم هەیە لەسەر ئەوەی کەوا ئەو دابشکاری لەسەر ئاستی بازنەکانی هەڵبژاردن کراوە دابشکارێکی عادیلانە نییە، یەکسان نییە. ئەوە بۆ نمونە ئێمە پارێزگای سلێمانیمان هەیە پێکاتەکانی مەسیحی کە لەسەر ئاستی پارێزگاکانی کەرکووک و بەغدا و هەولێر و دهۆک و مووسڵ و کەرکووک کورسیان بۆ دانراوە، بەڵام لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کورسیان بۆ دانراوە. بۆیە پێویستەکە لە ئایندا لە هەمواری یاسای هەڵبژاردنەکان لە عێراقدا ئەوەش ڕەچاو بکرێتەوە پارێزگای سلێمانیش چۆن ئێستا لە
پەرلەمانی کوردستان لە کورسیان هەیە بە هەمان شێوە لە پەرلەمانی عێراقدا مەسیحیەکانی پارێزگای سلێمانی کورسیان بۆ دابنرێت. ئەمە جیاوازەکە گۆڕێت لە پەرلەمانی عێراق. بێگومان ئێمەش وەکو پارێزگای سلێمانی ژمارەی کورسیەکانمان کە ئێستا 18 کورسیە ئەو کاتە دەبێتە 18 زاید یەک و پێکاتی مەسیحیش بەشداری دەکات لەو پرۆسە سیاسی و نوێنەریان دەبێت لە پەرلەمانی عێراقدا. ڕاستە بێکومان دەزانینکەتی نیشتیمانی کوردستان بەردەوام جختی لە پێکەوە ژیانی ئاینە جیاوازەکان لەتەوەکان کردوەوە تا چەند گرنگە لەم هەڵبژاردنە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدرێت. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزرانیا خەباتی کردو بۆ ئازادکردنی گەلانی عێراق و بەتایبەت گەلی کوردستان و سەرجەم پێکاتەکانی و دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نەبووە تەنها بۆ نەتەوەیەکی دیاریکراو یان مەزهەبێکی دیاریکراو و گشتگیر بووە و مافی چارەی خۆنووسین بووە و ئاشتی بۆ پێکەوە ژیان بووە بۆیە لەو ڕوانگەیەوە خەباتی کەمی نەکردو قوربانی کەمی نەداوە یەکێتی نیشتیمانی کوردستان و دڵنیام وەک چۆن هەواڵمان جەلال لە بەغدا خاڵی خۆش بێ ڕۆڵێکی یەکلاکەرەوەی هەبوو ڕۆڵێکی ئێجگار مەزنی هەبوو لە کۆکردنەوەی سەرجەم پێکاتە ئاینی و نەتەوەیە هەتا ئەوانشی کە ململان و ناکۆچی قوڵ هەبوو لە نێوانیانە بەڵام ئەو توانی بە کاریزمایی خۆی سەرجەم پێکاتەکان لەسەر مێزی گفتوگۆ لەسەر سفرەی نانخواردن دوجار گوازرایەوە بۆ پرۆسەی سیاسی هەمووی کۆکاتەوە و عێراقی گەیاندە ئەمڕۆ بۆیە بە هەر چۆن وەسفی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی مام جەلال بکرێت لە ڕوانگەیەوە هەر کەمە چونکە ڕۆڵەکەیان لە بەرچاو و دیارە بۆیە ئێستا کاک باڵێش وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمان ئەو شوێنپیانەی هەڵگرتەوە بینیمان ئەو ناکۆچیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دروست بووە سەری هەڵدا یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سەرۆکاتی کاک باڵ توانرا ئەو گیر و گرفت و ناکۆچیانە بڕەوێنرێتەوە و ئێستا بنەمایەکی گرنگ دابنرێ بۆ کاری پێکەوەی لە عێراقدا چکە فترێک یان ماوەیەک بەهۆی سیاسەتی چەند لایەنێکەوە وای کردکەوە نێوانی هەرێمی کوردستان و بەغدا ڕوبەڕووی چەندین قەیران و گرفتی سیاسی و ئابووری بێتەوە دوجارش خەڵکی کوردستان باجەکەیدا بەڵام ئێستا ئەو بنەمایەک دانراوە لێک نزیک بوونەوەیەک ڕوویداوە لە نێوان بەغدا و هەرێم لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئیشەڵا لە ئایندەدا یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڵاتیان متمانی پێ بکەن و دەنگەکانیان بدەن بە لیستی ژمارە 222 دەتواندرێت ئەم بنەمایە بپارێزرێ و پێکەوە ژیان لە نێوان سەرجەم پێکاتەکانی عێراقدا بەهێزتر بکرێ بتەوتر بکرێ و ئەو کێشوگیر و گرفتانەی هەیە بە یەکجاری بڕەوێنرێتەوە کۆتایی پێبێنێتەوە و گەلی کوردستانیش مافی خۆیت و هەموو پێکاتەکان کە لە سایەی حکوومەتی عێراق و بەخۆشی بە ئاشتی با خۆشگوزارانی ژیان بەسەر بەر. زۆر باشە مامۆستا دووە پەیامی تۆ ئەگەر لە ڕادیۆی شارە زۆر دووە پەیامی خۆت بگەێنیت. من دەستخۆشتان لێکەم و داواکەم لە سەرجەم پێکاتەکان متمانەی خۆیان بەخشن بە لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە وەکو کاکەی لەو پارێزگایە متمانێکی زۆرمان هەیە بەوەی کەوا لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرارە و پێکەوەژیان بەرقەرارە و هەمومان لە خۆشی و ناخۆشی وەک چۆن لە سەنگەرەکان لە کاتی شۆشتا هاوبەش بووین و ئێستا و ئایندێش هاوبەش دەبین و داواکارم کەوا سەرجەم کاکەیەکان لە پارێزگای دیالە لە کەرکووک لە مووسڵ لەو شوێنانی کەوا لە ناوچە جێناکۆکەکانن جوهدێکی زیاتر بکەن چونکە ڕاستە لەسەر ئاستی پارێزگاکان ژماری کورسیەکان دیاری کراوە ئێمە لە هەر سێ پارێزگای دهۆک و هەولێر و هەڵەبجە ژماری کورسیەکان بەبێ پێکاتەکان 44 کورسیە بەڵام لە سنووری کەرکووک لە سنووری دیالە لە سنووری نینەوە لەو شوێنانە ئێمە هاوبەشیمان هەیە لەگەڵ نەتەوەکانی دیکە بۆیە گرنگە لەو ناوچانە براکاکەیەکانمان کە ژمارەیەکی زۆریان هەیە و کاندیدەکانیشمان کەم نین ئێمە زیاتر لە 6 کاندیدمان هەیە لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگ بە هەر کامێکیان بدەن بەڵام گرنگەوەی بەشداری بکەن لەو پرۆسەدا و هیچ هۆکارێک نەبێتە هۆی ئەوەی کەوا ساردیان بکاتەوە چونکە ئێمە ئێستا و ئایندەمان و لە ڕووی سیاسیەوە پێویستەکات جوود و مانوبوونی خۆمان زیاتر بکەین و قۆناغەکە ئێستا لە هەموو قۆناغەکانی کە زیاتر پێویستی بەوەیە خەبات بکەین تێبکۆشین بە تایبەتیوان کە ئێمە کێشەی خاکمان هەیە لەو ناوچانە جگە لە نەتەوەیەکە کێشەی خاکمان هەیە کەوا پێویستەکە مادەی 140 کە
چەند ساڵە جێبەجێ نەکراوە بەڵام و کێشانە هەر بەردەوامن بۆیە بە بەشداریکردنیان لە پرۆسی هەڵبژاردن و دەنگی کورد و دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند زیاتر بێت تا چەند ژماری کورسیەکانمان زیاتر بێ هێزمان لە بەغدا زیاتر دەبێ و کاریگەریمان زیاترە بێ و بە دڵنیاییەوە تا دەنگ و سەنگ و پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە بەغدا بەهێزتر بێت دەتوانین کاری زیاتر بکە و خزمەتی زیاتر بکات. زۆر باشە هیوادارین هەمووان بەدەم ئەم پرۆسەیەوە بڕۆن و بۆ سەرلیسی 222 مامۆستا زۆر سپاس مازومان کردی خۆشحاڵ بووین کە لەگەڵت بووین. بەرنامەی 222 بە میوانداری مامۆستا مەزەر کادیرێکی نیشتیمانی کوردستان پێشکەشکردن شاد و ئاسوودە بن.